یەکێتی نیشتیمانی کوردستان بەردەوام هەنگاوی ناوە بۆ نوێبوونەوە و گۆڕانکاری و خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ ئەمە بەستە لێپسراوی مەڵبەندی گەرمیانی یەکێتی نیشتیمانی کوردستان پۆڵە شەهید سیروان تاالبانی لەسەر ڕاستپاردە و بەرنمەکانی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی کردووە بە سەردانیکردن و بەسەرکردنەوە و گۆڕانکاری لەسەر ئاستی کۆمیتە و مەڵبەند و ڕێخستنەکانی سنووری ناوچەی گەرمیان. بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە دۆخی هەم ئۆرگانەکان و هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دەڤەرەکە و هەم خەڵکی سنوورەکە بۆی لە نزیکەوە ئاگاداربین لە کێشە و گیرگرفتەکان و لە نزیکەوە لەگەڵ خەڵکی ئەم شارە لەگەڵ خەڵکی ئەم سنوورە کۆببینەوە لە کەسایەتێ بەڕێزەکان لە خەڵکی شارەکە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە گەنجان لە خوێندکاران لە ئیدارات و حکوومەت بەڕای ئەندامان و لایەنگران و دۆستانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی گۆڕانکاری لە ئێستادا کارێکی ڕاست و دروستە چونکە قۆناغەکە وا دەخوازێت کە بۆ بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کوردستان دیارە ئەو قۆناغی کۆنگرەمان تێپەڕان هەڵبژاردننی مەکتەبەکان کرا ئەو قۆناغشمان تێپەڕان ئێستا هاتوونەتە سەر گۆڕانکاری لە نێو ئۆرگانەکانی خوارەوە لە نێو کۆمیتەکاندا ئێستا لە مەڵبەندی گەرمان گۆڕانکاری ئەکرێت لە نێو کۆمیتەکان و بەرپرسی کۆمیتەکانە گۆڕێ من بانگاوێکی باشی ئەزانم بانگاوێکی نوێبوونەوە و بەرەو پێشەوە ئەزانین چونکە ئێستا میلەتەکەمان لە قەیرانە ئاژێت پێویستە لە ئۆرگانەکانە گۆڕانکاری بکرێ بۆی ئەو دەموچاوە نوێ ئەو خەڵکە نوێ زیاتر بچنە نێو خەڵکەوە گوێ لە کێشە و مەعاناتەکانی خەڵ بگرن وا بکەن خەڵک لەم سەردەما زیاتر ڕوو لە یەکێتی بێ بۆی بتوانین ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو هەمیشە پاڵپشتی خەڵکی ئەم شارە بین و پاڵپشتی داوەڕەوەکانیان بین و کارێک بکەین ئێمە لە داهاتووە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای کۆنگرەوە بڕیاری ئەومان هەیە ئێمە بگەڕێن و ناو خەڵک و هەمیشە لەگەڵ خەڵک بین و لە ناو خەڵک بین و ئێمەش لە ئێستا بەدواوە وەکو وتم ئەم بەرنامەیەمان خسوتە بواری جێبەجێکردنەوە کە لە شاری کفری و لە هەموو ناوچەکانی تریش کە سەردانەکەین ئێمە کارەکەین بۆ ئەوەی کە لە هەموو ناوچەکانە دەنگی خەڵک بین و ڕەنگی خەڵک بین و لەگەڵ خەڵکا بین و لەگەڵ کێشەکانی خەڵکا بین. گەرمیان و گەرمیانیەکان لە هەموو شۆڕش و قوربانەکاندا سەرقافڵەی فیداکاری و خەبات بوونە لە ئێستادا داواکارن حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕی زیاتر لە گەرمیان و کفری و سنوورەکە بداتەوە هەروەها بتوانێت بەشێکی زۆری قەیرانەکان چارەسەر بکات. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری.